مرحلة ديت أو مرحلة ديت مرحلة سيم أوها كأوها اللي هاد دبي دو بارانيش اللي يبدأ دو باران سي باراني اللي يبدأ إنزا لبو زيت الزيتوني دبي يعني درجة هيك درجة زيتكي ناوم آزاد فرنسي كريمة دانشتوانی گوندی هەرمۆتەمە لە ساڵی 1979 ئەو زەیتونامان چاندیە لە ساڵی 1979 ئەو زەیتونانەی ئێرانە چاندراون ئەوە خەریکیانی زەیتونەکە بەڕاستی زەیتونی هەرمۆتەی یعنی زەیتون نەبووە لە منطقەی کۆیە لە گوندی هەرمۆتەی هەبووە لە گوندی هەرمۆتەی زەیتون هەبووە لەوانەیە عمری دەقریبەن 200 ساڵ دەبی زەیتونی وایە 200 ساڵ دەبی لەو گوندەی هەبووە لە 15 دەست بە ڕنینی زەیتون دەکەین 15 لە 15 ئێستا ئەوڕۆکە ئاخر ڕۆژی زەیتون ڕنینەیە کە بڕندرێتن زۆربەی ماڵەکان بەیانیان حەزیان لە نان و زەیتونە بەڕاستی نان و زەیتونی نەخۆن زۆربەی ماڵەکان لە زاڵی یعنی هەفتایەکانە من حساب دەکەم کە زەیتون هەبووە لە هەرمۆتەی بە عاممارەکان نەبووم بووە نان و زەیتونیان خواردیە ئێستاش مستەمڕم بەو بەرنامەیە جەوەکەی ملایم بێ زەیتونەکە بی پێچێتن هەمووی دەوری پارچە زەیتونی وا هەیە 3 تەنی دەگری پارچە زەیتونی وا هەیە 5 تەنی دەگری پارچە زەیتونی وا هەیە 10 تەنی دەگری ئەوە ڕوونە ئەوە دەبێت ڕەش بێ کە ڕەش بوو هەتا ڕەش نەبێ بۆ ڕوونی نابێ ئەوەی مەقسەدمان بێ دەیڕنین لە بۆ خۆشکردنی ئەوەی مەبەستیشمان بێ بیهێڵنەوە و ڕۆنی بەجێ گەڵین هەتاکو ڕەش دەبێت 2 باران 3 بارانی لێدا ئینجا دەیڕنین لە بۆ ڕوونی کە زەیتون ڕنین کرا دەستی پێکرد هەمووی دێ ئەوجا بە ئافرەت و بە کوڕ و ئەوەی بە هەرەوەزی دێ ئەوەی خزمە دێ هاوکاری دەکاتن ئەو هەیە کارکردن خەلاص بوو چەندی زەیتونمان ڕنیە لە گونیانی دەکەین داهاوی ناو سیارەی دەیبینەوە مارێ بۆ خۆشکردنی زەیتون لە گوندی هەرمۆتەی بە 3 ڕێگا خۆش دەکرێتن هەموو ئافرەتەکاندا دەنیشن بە ڕیز 10 و 12 پێکەوەدا دەنیشن ئەو زەیتونەی ئاوها قاش دەکەن بە 3 گۆشەی بە 3 ئەوەی لێ دەدەن 3 قاشی لێ دەدەن ئەوە ڕێگایەکە ئەوە تقریبان وەڵی 2 مانگ 3 مانجی دەوێت تا نەورۆزێ لە 15 کە ڕنیت لە یەکی دەحساب بکە هەتا نەورۆزێ بۆ نەورۆز ئینجا دەخورێت